هیوادارم ئەو ماتۆڕسکیلانەی کە ماتۆڕ لێ دەخورن بتوانن پابەندن بە ڕێمانەکانی هاتوچۆ و بە جوانترین شێوە لێ بخوڕن، نە بەس بۆ بێزارکردنی هاوڵاتیان بێ، دەتوانن بە شێوەیەکی ڕێکوپێک و ئەنجامدان ماتۆڕەکەی خۆیان لێ بخورن. بەڵام لە هەمان کاتدا لەسەر حکوومەت ئەوەیە کە بتوانێ یاسایەک بۆ ئەو ماتۆڕسکیلانە دابنێ. سەبارەت بە هاتوچۆکردن بۆ ئافرەتان باشترە، چکاتی ئافرەتان پێڕەوی یاساکان دەکەن زیاتر لە پیاوان و پێویستە یاسادان بندرێ بۆ هیچ کەسێک جیاوازی نەکرێ، ینی غڕامەیەک بنووسری لەسەر هەر شێوە ڕۆیشتنێک لە ڕێگادا و بۆ ماتۆڕسکیلەکانیش پێویستە شوێنی تایبەتیان هەبێ و پاسکیلەکان شوێنی تایبەتیان هەبێ، یاسادا بندرێ بۆ هەر جۆرە ڕووداوێک کە ڕوودەدا لە شەقامەکاندا. داوا لە حکوومەت دەکەم پێویستە یاسایەکی وا هەبێت کە ئەو کەسانەی کە شۆفێری ماتۆڕسکیلی بەکاری دەینن، ماتۆڕسکیلەکانیان بەکاردێنن بۆ بەرژەوەندی خۆیان، مۆڵەتێکی وایان پێ بدرێ جیاواز بکرێن و لەوانەی کە تەنها هەر ئەوە بەبێ هیچ مۆڵەتێک ماتۆڕەکانیان بەکاردێنن، چونکە هەر ئەو کەسانەشن کە بەبێ مۆڵەت ماتۆڕسکیلەکانیان بەکاردێنن دەبنە هۆی ڕوودانی حادیسە و ڕووداوی نەخوازراو. ماتۆڕسکیل لە کوردستان زۆر بەڕادەیەکی زۆر زیادی کردووە. خۆ حکوومەت یاسایەکی تایبەتی هەبێ بۆ هاژشتنی یاخۆ لێخوڕنی ئەو ماتۆڕسکیلانە، ئیجازەیەکی تایبەتیان هەبێ بۆ ئەوەندا ئەنی خەڵک بێزار نەکەن، یان زۆربەی کات دەبێتەوە کاری ڕووداوی هاتوچۆ، ینی زۆر شتێکی ناشرینە لە کوردستان بەڕادەیەکی زۆر زیادی کردووە، یان هەر هەیە بۆ کاتی پێویست خۆشی نییە، بۆ کاتی خۆشی خۆیت، یان ئەو دەنگەکەی زۆرە دەنگکەی ینی ناخۆشە خەڵک بێزار دەکەم.